دەستگای خێرخوازی سۆمای چاوان لە درێژەی هاوکاریە مانگانەییەکانی بۆ منداڵانی بێباوک و بێسەرپەرشت بەردەوامە. هەموو مانگێک بڕی 40 ملیۆن دینار بەسەر 550 منداڵی بێباوکدا دابەش دەکات. ئەرکی سەرشانتانە خەمخۆری ئەو کۆمەڵگەیە بن. ڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری لە ڕێگەی خێرخوازانەوە درێژە بەو هاوکاریانە دەدەن کە چەندین ساڵە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەتی کۆ دەکەنەوە. پارێزگاری لە هەژاران و نەداران و کەم دەرامەتانەکەن. قومریا شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 25 کۆمەڵی دادگەری لە بازنەیسەی هەولێر دەڵێت لە ساڵی 2005ەوە لەو پرۆژەیە داین و بەڵێنیش دەدات کە لەو کار و پرۆژەیە بەردەوام بێت و لە خزمەتی بێباوکاندا بێت. ساڵانێکی زۆرە ئەمە بە ئەرکی سەرشانی خۆمان ئەزانین و بۆ ئەرکە هەڵساوین کە هاوکاری پێشکەشی مناڵانی بێسەرپەرشت و مناڵانی بێباوکەکەین و ئەمڕۆ ئێمە لە خزمەتی ئەو دایکە خێر لە خۆنە دیوانە داین بۆ ئەو هاوکاریانەی پێیان نەدەین. ئەوە ساڵانێکی زۆرە ئێمە لە 2005ەوە لەو پرۆژەیە داین و بەردەوامین و لێرۆ سوپاس و پێزانینمان ئاڕاستی سەرجەم خێرخوازانەکەین کە لەو پرۆژە گرنگەدا هاوکارمان بووین کە بتوانین فرمێسکی مناڵانی هەتی و بسڕین و ئینشاءڵڵا من لێرەوە بەڵێن ئەدەم کە لەو کار و پرۆژەیەم بەردەوام لە خزمەتی بێباوکانە ئەبم ئەوەی کە پێم بکرێت لە تاقە و تواناما هەبێت بۆیانی ئەەکەم چونکە خەمی دایکانیان خەمی منە، خەمی ئەو منداڵە بێباوکانە خەمی منە. خی پەروەردگار یارمەتی دەر و پشتیوانمان بێت کە بتوانین ببینە هاوڵی خۆشەویستی خۆی کە پێغەمبەری خوا محەممەد المستەفای صلی الله عليه وسلم بەو نیەتەوە ئێمە خزمەتەکەین و ئینشاءڵڵا بەردەوام دەبین و بەردەوام دەبین. لای خۆشیەوە ئەو هاوڵاتیانەی مانگانە هاوکاریەکان لە ڕێگەی دەستگای سۆمای چاوانەوە وەردەگرن. سوپاسی دەستگاکە دەکەن کە بەردەوام لە خەمی منداڵانی بێباوکدا بوون بە پێچەوانەوەی حیزبا دەسەڵاتدارەکان کە هەمیشە خەڵکیان کردووە بە قوربانی بەرژەوەندیە حیزبی و شەخسیەکانی خۆیان. سوپاسی سۆمای چاوان دەکەین، سوپاسی یان دەکەین کە هاوکاریمان دەکەن و سوپاسی قمری خان دەکەین کە یارمەتی بێباوکان دەدات و ئێمە سوپاسی سۆمای چاوان دەکەین ئەوەی منداری بێباوکان دەکاتن، یارمەتی منداری بێباوکان دەداتن و سەرپەرشتیان دەکاتن و خی گەورە سەرکەوتی کاتن و بەسەری بێختن سوپاسی دەکەن. دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری مانگانە بەبڕی جیاواز هاوکاری بەسەر چین و توێژە کەم دەرامەتە جیاوازەکاندا دابەش دەکەن. لە نێویشاندا دەستگای خێرخوازی سۆمای چاوان کە تەنها بۆ مانجینۆ لە شاری هەولێر زیاتر لە 40 ملیۆن دیناری بەسەر 550 منداڵی بێباوکدا دابەش کردووە. لە ماوەی یەک ساڵیش 294 ملیۆن دیناری بەسەر منداڵانی هەژاردا دابەش کردووە تەنها لە شاری هەولێر. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.